نگۆلۆ کانتێ ئەو یاریزانەی لە دەرەوە یاریگا دڵی سەرجەم خەڵکی مالی بەدەستێناوە. کانتێ یاریزانێکی ناسراوی تۆپی پێ و لە فەڕەنسا لەدایک بووە، بەڵام لە بنەڕەتدا خەڵکی وڵاتی مالیە. ئەوەی نگۆلۆ لە یاریزانەکانی دیکەی تۆپی پێجیا دەکاتەوە کارە خێرخوازیەکانێتی لە دەرەوە یاریگا. نگۆلۆ لە نوێترین پرۆژەیدا سەنتەرێکی پزیشکی گەورەی لە شاری لامبۆنیای وڵاتی مالی کردوتەوە کە تێچووەکەی بە زیاتر لە 5 ملیۆن دۆلار دەخەمێنرێت. کانتی ئەمە تاکەکاری نییە بۆ وڵاتەکەی ئەنجامیدا بێ، بەڵکو لە ڕابردوودا چەندین قوتابخانەی گەورەی کردوتەوە. نگۆلۆ کانتێ کارەکانی تەنها لە پرۆژەدا خۆی نەبینیوەتەوە، بەڵکو سەردانی ماڵە هەژارەکانی وڵاتی مالی دەکاو، هاوکاری دارایی تەواویان پێدەبەخشێت. خەڵکی وڵاتی مالی بەگشتی شانازی بە کانتیەوە دەکەن، بە جۆرێک بە کوڕی ڕاستەقینەی خاک ناوی دەبن. لە هەمان کاتدا خەڵکی مالی سەبارەت بەو یاریزانە دەڵێن کە نگۆلۆ دڵێکی زێڕینی هەیە و بەم کارانی وا دەکات نەوە لە دوایینەوە ناوبانگی بە زیندوی بمێنێتەوە. کانتی لە کاروانی وەرزشیدا یاری بۆ گرنگترین یانەکانی چێلسی و لیستەر سیتی کردووە. ئێستاش لە یانەی ئیتیحادی سعودی بەردەوامە لە یاریکردن. ئەوەی جێگەی سەرنجە ئەوە سێرە لە خێزانێکی هەژار لەدایک بوو بە منداڵی کاری کۆکردنەوەی خاشاکی کردووە، بەڵام لەگەڵ پێگەیشتنی و دەستکردنی بە یاری تۆپی پێ بۆ یەکێک لە یاریزانە دیارەکان و سامانێکی زۆری بەدەست هێناوە. لە کۆتاییدا نگۆلۆ کانتی ئەو مرۆڤەیە ڕابردووی خۆی لە یاد نەکردووە و لە هەمووان زیاتر هەست بە بارودۆخی مرۆڤە هەژارەکان دەکاو، هەر بۆیە بەردەوام هەوڵی خزمەتکردنیان دەدات.